ئەمە بۆ معلوماتی جەنابتان دووەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانیە بۆ کشت و کاڵ کە لە ساڵی 2019 خۆشبەختانە بۆ یەکەمین جار خولی یەکەمی بەڕێوە چوو و زۆر سەرکەوتوانە کارەکانی خۆی ئەنجامدا و زیاتر چەندین گرێبەستی تیا ئیمزا کرا لە نێوان ئەو کۆمپانیا بیانیانەی کە بەشدار بوون لە پێشانگاکە و لە نێوان کۆمپانیا خۆماڵیەکان کە بۆ پێشخستنی سێکتەری کشت و کاڵ کە خۆشبەختانە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستاە زۆر بەجددی ئاوڕیان لەو سێکتەرە داوەتەوە کە ئەکرێ بڵین لە ئێستاە سەرچاوەی دووەمی داهاتی وڵاتە. ئامانج و ئێمەش لەم کردنەوەی ئەم پێشەنگایە کەوا زیاتر ناساندنی کاڵەکانی کشت و کاڵیە کە بە هاوڵاتیانی شاری سلێمانی و عێراقی بناسیێنین و ئەو کۆمپانیا بیانیانەی کە بەشداری تیا ئەکەن زیاتر لە 90 کۆمپانیایە لە کۆمپانیا ناخۆیەکان و دەرەکیەکان کە لە 9 وڵاتی جیاواز بەشداری تیا ئەکەن کە ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە بەروبوومی کشت و کاڵی و پیشەسازی کشت و کاڵی بەرەو پێشەوە بڕواوە ناسادنی بە خەڵک. ئێمە هیوادارین کەوا تەواوی ئەو کۆمپانیانەی کەوا لە کەتی کشت و کاڵی کارەکەن بەشداری لەم پێشەنگایە بکەن و سەردانی ئەم پێشەنگایە بکەن کەوا زیاتر سوود لە بەرهەمەکان ببینن و کۆنتاک بکەن لەگەڵ ئەو شەریکە بیانیانەی ئەو پێداویستیانەی کە ئەوان پێویستیان پێ هەیە و تەواوی ژوورە بازرگانەکانی عێراقیش و شارەکانی خواروی عێراقی بەجاری لەم پێشەنگایە ئەکەن بۆ ناساندن و گرێبەست لەگەڵ ئەو کۆمپانیا ناخۆی و دەرەکیانە.